چیرۆکی قەڵای دمدم خۆکوژیەکی بە کۆمەڵ. وشەی خۆکوژی هەمیشە وێنایە بۆ یەک ڕوودا و یەک کەس کە خۆی لەناو دەبێت. بەڵام چی دەبێت ئەگەر وێنەی سەدان کەس بە یەکەوە بهێنینە بەرچەومان کە پێکڕا خۆیان دەکوژن؟ بێگومان ئەگەر دیمەنێکی وا ببینین پرسیاری هۆکاری ئەو خۆکوژیە دوو هێندەی کارەساتەکە بەلامانەوە گەورە دەبێت. ئایا چی وا لە کۆمەڵە خەڵکێک دەکات کە پێکەوە خۆیان بکوژن؟ ئەوەی باسی دەکەین دیمەنی سینەمایی و خەیاڵاتی ناو ڕۆمانەکان نییە، بەڵکو ئەم دیمەنە بەڕاستی ڕوویداوە و بەشێکە لە مێژووی ئێمە. ئەم دیمەنە دڵتەزێنە لە ناو مێژووی قەڵای دمدمدایە. بۆ باسکردنی ئەم مێژووە سەرەتا پێویستە میر قەرەتاش بناسین. میر قەرەتاش کە بە میرخانی برادۆستی ژناسراوە یەکێک بووە لە پادشا و فەرمانڕەواکانی ناوچەی برادۆستیەکان. دۆستی نزیکی پادشای سەفەویەکان بووە، جەنگاوەر بووە و دەستێکی لە جەنگێکدا پەڕێنراوە. بەو هۆیەوە بە ئەمیرخانی یەکدەست یاخود خانی لە بزێڕین ناسراوە، چونکە لە جێی دەستە پەڕێنراوەکەی دەستێکی لە زێر بۆ دروست دەکرێت. ئەم خانە لە سەردەمی شاه عەباسی سەفەویدا بڕیار دەدات قەڵایەکی دێرین نۆژەن بکاتەوە کە ناوی قەڵای دمدم بووە. قەڵای دمدم قەڵایەکی مێژوویە لە پارێزگای ورمێ لە ڕۆژهەڵاتی کوردستان و دەکەوێتە ڕۆژئاوای دەریاچەی ورمێ. قەڵای دمدم بەر لە هاتنی ئاینی ئیسلام بنیاد نراوە. لە ساڵی 1595ەوە بەدەست میرانی برادۆستەوە بووە. هەر بۆیە میرخان بڕیاری نۆژەنکردنەوەی دەدات بەو مەبەستەی ناوەندی دەسەڵاتەکەی بباتە ئەوێ، چونکە پێگە و جێگەی قەڵاکە زۆر بەهادار و گرنگ بووە. سەرەتا شاه عەباسی سەفەوی گرفتی لەگەڵ ئەو نۆژەنکردنەوەیەدا نابێت، بەڵام کە دواتر بەهێزی ئەو قەڵایە دەبینێت و میرەکانی دەوروبەری ئاگاداری ئەوە دەدەنە شاه عەباس کە خانی لە بزێڕین نیازی باش نییە و دەیەوێت سەر بەخۆی ڕابگەێنێت، شاه عەباس بڕیار دەدات قەڵاکە بە کوردەکان چۆڵ بکات. بەڵام ئەم کارە هەروە ئاسان نابێت. ساڵی 1608 چەندین جار سوپای سەفەوی دەچێت بۆ چۆڵکردنی قەڵای دمدم، بەڵام هەموو جارێک بە زیان و شکستێکی گەورەوە دەگەڕێنەوە. زۆر جار داوای خۆڕادەستکردنی ئەمیرخان دەدرێت و ئەو ڕەتی دەکاتەوە. دوجار لە ساڵی 1609دا سەفەویەکان گەورەترین سوپا بەرەو قەڵای دمدم بەڕێ دەکەن. لە هەفتەکانی سەرەتادا بە هیچ شێوەیەک ناتوانن بچنە ناو قەڵاکەوە، بەڵام پاش چەند هەفتەیەک بەهۆی خیانەتی کوردێکەوە سەفەویەکان سەرچاوەی ئاوی قەڵاکە دەدۆزنەوە و قەڵاکە بێ ئاو دەکەن. بەم جۆرەش بەهۆی بارانی زۆرەوە بۆ ماوەی 4 مانگ قەڵای دمدم بەرگری دەکا و ناکەوێت. لەو ماوەیەدا دەیان هەوڵی گفتوگۆ و هێرشی پێچەوانە و ئاگربەستی کاتی ڕوویداوە، بەڵام کوردەکانی ناو قەڵاکە بە هیچ شێوەیەک ئامادەی سازش نەبوون بۆ خۆ بەدەستەوەدان. پاش 4 مانگ قەڵا هێزی بەرگری نامێنێ و دەکەوێت، بەڵام کەوتنێک بە هاوارەوە کە هەتا ڕۆژێک ژیان بمێنێت ئەو هاوارە دەنگ دەداتەوە، چونکە خان و هاوڵەکانی بڕیار دەدەن لە جێی خۆ بەدەستەوەدان ئاگر و تەقەمەنی و چەکەکان بە خۆیاندا بتەقێنەوە و ژنەکانیشیان لە خەرەندەکانی قەڵاکەوە خۆیان هەڵ بدەن بۆ ئەوەی نەکەونە دەستی دوژمن. بەم جۆرە کەوتنی قەڵای دمدم خۆکوژیەکی بە کۆمەڵی خان و ئاوەڵەکانی بوو کە دواتر لە ئەدەبی کوردیدا دەیان لاوک و حەیران و چیرۆک و هۆنراوەی لەبارەوە نووسرا. ئەوەی وای کردووە قەڵای دمدم ببێتە داستانی نەبڕاوەی کوردان ئەو هێزی بەرگری و تەسلیم نەبوونە بووە کە لەلایەن خان و هاوڵەکانیەوە هەبووە کە پێ ناچێت هیچ دوژمنێک بە سەرکەوتنێکی لەو جۆرە دڵخۆش بێت، چونکە ئەوەی دەستی سەفەویەکان کەوت قەڵایەکی وشکی بێگیان بوو، نەک قەڵای دەسەڵات و ڕۆحی مرۆڤی کورد. ئایا تۆ پێت وایە ئەو گیان قوربانیدانە بۆ خاک لە ناو کوردان و سەرکردەکان داماوە؟